نووسینی چیرۆکی مناڵان بابەتێکی گرنگ و بواری ئەدەبیاتە چونکە ئامانجەکەی تەنها کات بەسەربردن و خوێندنەوە نییە باڵکو دروستکردنی بنیاتی فکری و هەستیارینەوەی نوێشە. نووسەرانی ئەم بوارە کەسانێکن کە بە چیرۆک و خەیاڵ دنیایەکی جوانتر و زیرەکتر بۆ مناڵان دروست دەکەن. باشە لەسەر ئەم بابەتە گرنگە بە سوپاسەوە بەڕێز مریەم حاتەم موسەوی لە وڵاتی ئیتالیاوە لەگەڵمانە و گفتوگۆیەک دەربارەی نووسینەکانیان لەسەر ئەم بابەتە گرنگە ئەکەین. مریام خان سڵاو لێبێ، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم چی وای کرد ڕووکەیتە جیهانی نووسین بۆ مناڵان؟ سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵی کورتسات. سپاس. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەدام بۆ ئەوە دەمانەوە لەسەر ئەو بابەتی گرنگە قسە بکەین. ڕاستیەکەی سەرەتای دەستپێکردنم بنووسین دەگەڕێتەوە بۆ قۆناقی ئامادەیی من لە قۆناقی ئامادەیی لە پارێزگای هەولەر دەستم بە خوێندن کرد، بە خوێندنی کوردی. هەروە کەسانم من کوردی ڕۆژهەڵاتی کوردستانم و ئەوە یەکەم جار بوو کە من دێمەوەنی و دنیای کوردەواری و نووسین بە کوردی. ئەوە یەکەم کەس کە یەکەم چەپڵەکە بۆم لێدرا لەلایەن مامۆستای زۆر عزیزم، مامۆستا پاریسا سەردار بوو، مامۆستای زمانی کوردی. و هەر لەو کاتەوە من حەوڵمدا بنووسم. جا بابەتەکانم سەرەتا بابەتەکانی دڵداری و چیرۆکەکانی دڵداری و ئەوینداری بوون لە گۆوارەکانی یان بابەتی کۆمەلایەتی بوون، وەک ڕۆڵی ژنانی کۆلبەر لە ڕۆژهەڵاتی کوردستان، ڕۆڵی بارودۆخی ئەدەبیاتی مناڵان لە ڕۆژهەڵاتی کوردستان و دوای ئەوەش هەندێک بابەتی تری لە گۆوارەکانی وڵات و بەژین و ئادان. دوای کە دەستم پێ کرد بە خوێندن لە بواری تەلارسازیدا لە زانکۆی ورمێ و هەر لە دوای ئەوەشدا هاتم بۆ وڵاتی ئیتالیا بۆ دەرەوەی وڵات و خوێندن لە بواری ماستەر. باشە. لە بەشی دیزایندا ئەوە تۆزێک دووری کردمەوە لە شتەکە، بەڵام کە لێرەوە تێکەڵ بە کۆمەلگای ئێرە بووم هەستم کرد بڵێ ئێمە خەلەئەک بۆشاییەک لە ئەدەبیاتماندا بەدی ئەکرێتن. ئەوەش هەروەک ئەگەر چاو لە میژوو ئەدەبیاتی خۆمان بکەین، ئێمە وەک کورد لە هەر چوار پارچەکە ئەدەبیاتێکی زۆر 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 دەوڵەمەندمان هەیە. بەڵام کە دێتەوە باسی مناڵەکان زیاتر باسەکە ئاوایە کە ئەو بابەتانەی کە هەن ئەگەر چاوی لەکەین ئەبینن زیاتر بە مناڵ وتراوە ئاوا بکە ئاوا مەکە، وەکو نەسیحەتێکی وشک بووە بۆ مناڵ. بەڵێ. مەریەم خان، منە پرسم کام چیرۆک یان نووسەری مناڵان کاریگەری لەسەر شێوازی نووسینی بەڕێستان هەبووە؟ ڕاستیەکەی ئەوەی کە زیاتر من بەدوای ئابابەتە بچم، ئێمە ئەگەر مامۆستا ئەحمەدی خانی وەکو یەکەم وەک بڵێ یەکەم خشتی بنیاسنانی ئەدەبیاتی مناڵان و نووسین بۆ مناڵان و نووسینێک وەکو بابەتێکی پەروەردەی دابنین، ئەوە بووە هۆی ئەوەی کە بڵێ بۆچی ئێمە هەر ئەبێ نووسینمان بە شێوەیە پەروەردەی. من ڕاخنەم لە نووسری گەورە ئەحمەدی خانی نییە، بەڵام ئەوە بووە هۆی ئەوەی کە بڵێ منیش حولێک بدەم، چونکە چاوم لێ کرد بینیم ئەوان فقط وتوێنە بڵێ ئەوە بکە ئەوە مەکە، یان زیاتر حاڵەتی پەروەردەی هەبووە. بەڵام بەڕای من هەر وەک لە کۆمەلگای مدرندا ئێمە گەر چاوی لێکەین ئیتر پێویست ناکە، ئێمە ئەبێ پێویست ناکە ئیتر چیتر کورد بێتن و چیرۆک بڵێ بۆ خەواندنی مناڵ. ئێمە پێویستمان بە چیرۆکە بۆ بیدارکردنەوەی مناڵ لە خەودا، پڕکردنەوەی هەنێک خەلا و بۆشایی لە باوەتی دەروونناسی. بەڵێ. کاتە مەریەم خان، بیرۆکەی چیرۆکەکانت لەکوێوە دێن؟ لە ڕووداوی ڕاستەقینەوە وەریانەگری یان ئیلهام لە دنیای خەیاڵەوە وەرەگریت؟ زیاتر ئیلهام لە دنیای خەیاڵە، بەڵام ئێمە ڕاستیەکی ئەوەی هەیە کە ئێمە ناتوانین کۆلی بکەین کە لە کۆمەلگای ئێمە کچەکان کەمتر ڕێگەیان پێدراوە. من خۆم وەکو کچە کوردێک کاتم بۆ دەرەوەی وڵات ئەوانە چاوم لەو بربەستانە ئەکرد کە کۆمەلگا و بنەماڵەکان ئەتوانن چەندە بربەست بن و ئەتوانن چەندەش پشتگیری بگەن. من لێرەوە وتم ئەو بابەتێکی هەمە بەنێوی خەونی شیلان
لە خەونی شیلاندا من حەوڵم داوە کە کچە کوردەکان فێری ئەوە بکەم کە بەڵێ ئێوەش ئەتوانن نووسری چیرۆکەکەی خۆتان بن نەک ئەوەی کە وەکو ئەوەی ئەو شتێک عادی هەیە لە نێو ئەدەبیاتی ئێمەدا کە لێرەدا چیرۆکەکە فقط ئەوە بووە کە کچەکە ڕۆڵێکی پەسیوی هەبووە هەمیشە ئەو کچە بووە کە زوڵمی لێ کراوە قسەی نەکردووە بەڵام بۆچی نەگۆڕین شتەکە هەر لێرەوە هەر لە قۆناغی مناڵیەوە کچەکانمان فێرکەین کە بڵێ بۆ خۆتان ببن بە پاڵەوانی چیرۆکی خۆتان چونکە ئەگەر چاو بە بابەتەکانکەین ئەبینین کە ئێمە پاڵەوانی کچمان نییە لە چیرۆکەکان یان زۆر کەمە. بەڵێ مەریەم خان من پرسیارێکی کەم بۆ دروست بووە چۆن بابەتی چیرۆکەکانت بۆ تەمەنێکی دیاریکراوی مناڵانە گوجێنیت؟ من ئەوە بە یارمەتی دەروون ناسێکەوە دیارە بابەتەکە هێشتا بە کۆتایی نەگەیشتووە بەڵام ئێمە قسەمان لەسەرەوە کردووە کە کولەن لە کاتی تەمەنی پەروەردە دەست پێکا لە خوێندنەوە مناڵ دەتوانێت فێرە خوێندن بێتن ئێمە ئەتوانین هەر لەو بوارەدا دایبنن یانی لە تەمەنی 5 بۆ 6 ساڵ تا تەمەنی 10 ساڵ تەمەنێکی زۆر زێڕینە لە ژیانی مناڵدا بۆیە بەڕای من ئەتوانین شخصیەتی مناڵ لەو کاتەدا شەیپی پێ بدەین. باشە خاتو مەریەم ئەو پەیامە پەروەردەیانە چین کە ئەتەوێت لە ڕێگەی کارکتەرەکانتەوە بە مناڵانی بگەێنیت؟ کارکترە سەرەکیەکان لە چیرۆکەکانی مندا زیاتر هەر وەکوتم کچانن و ئەوەی کە بڵێ جامە بەستم پەیامی پەروەردەیە بەڵێ هەر وەک چۆن ئێمە ئەبینین کە لە پەروەردەی ئێستادا ئەگەر چاوی لێکین لە میدیا و ئەوانەدا زیاتر کچ بە کەسێکی ناسک دەناسرێت بەڵام پەیامەکەی من ئەوەیە بەڵام کچ سەرەرای ئەوەی کە ئەتوانێت مرۆڤێکی ناسک بێتن ئەتوانێت ئەوەندەش وەکو گولی شیلان کە هەر وەک ئەزانین گولی شیلان لە کاتە سەختەکاندا ئەڕوێتەوە لە شاخ و گول ئەگرێتن بۆیە کچەکانیش ئەتوانن لە کاتە سەختەکانیشدا گول بگرن و گەشە بکەن و بەرەو پێش بچن. باشە مەریەم خان کە چیرۆکێکە نووسیت چۆن ئەتوانی وەک مناڵێک بیر بکەیتەوە؟ زیاتر ئەگەر چاوی لێکەین ئێمە هەر هەموو مرۆڤێک گەورەش بێ پیریش بێ لە ناخی خۆیدا هەر مناڵێکی هەیە هێشتا مناڵێکی زیندوی هەیە جا ئێمە لەلایەن دەرووناسی و ئەگەر چاوی لەکەین ئەمە زۆر بۆشایی لە ناخی خۆماندا هەیە کە بەهۆی مناڵی بەهۆی کەم و کورتی پەروەردەی یان هەر شتێک دروست بووە هەموو جارێکە دەمەوە بنووسم خۆم دێنەوە شوێنی ئەو مناڵە ئەو مەریەمە چووکەی کە بڵێ ئەگەر من بگەمە ئەوێ بگەڕمەوە بۆ ئەو تەمەنە چۆن هەرسوکەوتم چم پێویستم بە چ شتێکە کە پێم بوترێت بەوەی وون نەبم لە ڕێگای ژیاندا. باشە مەریەم خان سەبارەت بە لایەنی وێنە و ڕنگ لە چیرۆکەکانتدا خۆت سەرپەرشتی دیزایانی وێنەکانەکەیت ئەمەش گرنگە بەڕاستی؟ بەڵێ چونکە من بۆ خۆم دیزاینەرم ئێستا ماستەرەکەشم لە بواری دیزایندایە بەشێکی لە خوێندنەکەشم گرافیک دیزاین بووە بۆیە زیاتر حەوڵ دەدەم هەر بۆ خۆم لەو بوارەدا کاری لەسەر بکەم بەڵام بەدڵنیایەوە کەسانی ئەوەی بڵێ چەپلە بەیەک دەست لێ نادرێتن لەو بوارەدا دەروونناسیش هاوکاریک دەروونناسی شمایەکە یارمەتیم ئەدا. بەڵێ باشە لە سەردەمی تەکنەلۆژیادا مەبەستم ئێستاە چۆن ئەتوانین مناڵ دووبارە بۆ لای کتێبی چاپکرا و چیرۆک ڕابکێشین؟ ئەگەر ئێمە چاوی لەکەین ئەلبەتە من زۆر تاکیدم لەسەر ئەوە نییە کە حتمما ئەو کتێبە ئەبێت چاپکراوە بێتن چونکە ئەکرێتم بۆ لە بواری دیجیتالیش ئەگەر چاو لە بواری دیجیتال دیزاین بکەین ئەبینین کە بڵێ ئەکرێتن زۆر کتابی دیجیتالیش هەبێت مناڵەکە چونکە مناڵ ئێستا بدوای شتانی سەرنجڕاکێشە ئەگەر ئەو کتێبە ئەتوانێت لە بواری دیجیتال بە شێوەیە دیجیتالیش لەبەردەست بێتن و مناڵەکە سەرنجی ڕابکێشی و شتێکی لێ فێر بێ بۆنا من زۆر دژی ئەو شتە نیم چونکە پێم وایە کتێبی نووسرا و ئەوە تۆزێک زەحمەتە بتوانێت ڕقابەتی دنیای دیجیتال بکە. بەڵێ مەریەم خان من دوا پرسیارت لێ یەکەم پلان یاخود بەرهەمی داهاتووت چیە بێ؟ بە خۆشحاڵیەوە لە مانگی داهاتوو هەر کتێبەکەی خەونی شیلان بڵاوەکەمەوە و زۆر خۆشحاڵە بم ئەگەر دەرفەتێکە بێت دوای هەر لەلایەن کەناڵی ئێوەوە باسی لەسەر بکەین و بابەتەکەی
بگەینەوە ڕایگشتی و مناڵەکانمانیش استفادەی لێ ببینن و بەکاری بێنن بۆ ژیان داهاتویان. بەڵێ خاتو مەریەم لە شاری ناپۆلی لە ئیتالیا سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بوون. خەرمان بەرەکەت سەرکەوتو بنوەکە میشان.